أسير نمشو أسير نمشو جسم هجران أسير نمشو غم نتخت دل أمير نمشو شاديم نشيون زنجير نمشو تن خستي بستي غدير نمشو عقدي نطق بند تقدير نمشو مسكنم بئس المصير امشو عشرة جنار سعير نمشو إبليس نتبليس ضمير نمشو نفس نخطري تزوير نمشو أفكارم نقصد تحرير نمشو روشني حياة تشون قير نمشو ألم نجستم وزير نمشو هستي من مقام تصوير نمشو بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەرنامەی ئەم جارەمان باسکردنە لە ژیان و شێعر و ئەدەبیاتی یەکێک لەو شاعیرانەی ساتێک وەکو سەرکردە و ساتێک وەکو شاعیر و ساتێک وەکو سۆفی و ساتێک وەکو شۆڕژگێڕێک لە ژیانی داژیاوە. ئەم شاعیرەمان فەقێ قادری هەمەوەندە کە گەلێ توێژینەوە و نووسین لەبارەیەوە هەیە لە مێژووی ئەدەبی کوردیا چ لە لای گەورە نووسەرانی وەکو مەلا عەبدولکەریمی مودەڕیس و محەممەدی مەلاکەریم و فاتح عەبدولکەریم بۆ قسەکردن لەسەر ژیان و ئەدەبیات و شیعرەکانی فەقێ قادری هەمەوەند برای بەڕێز پارێزەر سەروەر ئەحمەد کەریم ئامادەیە لە بەرنامەکەمانە. مامۆستا سەروەر بەخێر هاتیت. زۆر سپاستان دەکەم، سپاس بۆ ئەم میوانداریە جوانە. سپاستانەکەم سەرکەوتوو بنیش. زۆر سپاس. هەروەها برای عەزیز کاکە یادگار عەزیز بە ئامێری ساز ئامادەیە لە بەرنامەکەمانە. بەخێر هاتی کاکە یادگار. بەخێر بێ کاکە یادگار. زۆر سپاس. مامۆستا گیان، ئێمە نەریتی بەرنامەکەمان ئەوەیە کە سەرەتا بۆ ئەو کەسانی کە ئەم شاعیرانە نەناسن کورتەیەک لەبارەی ژیانی ئەم شاعیرەوە بزانین لەلایەن بەڕێستەوە. هەمووەندەکان هۆزێکی ئازا و شۆڕژێر و مێژوو دۆست و ئەدەب دۆست و ئاوەدانکارن. لە ساڵی 1970 زاینی بە 3 شەپۆل لە چەمچەماڵی کرماشانەوە بەرەو کوردستانی عێراق هاتوون. شەپۆڵێکیان بە ئاراستەی پێنجۆن هاتوون، ئەوە کە بنەماڵەی چۆخا ڕەسوڵ چەڵەوی و چەڵەوی قەدیمی هەمەوەنا کە یەکێک بووە لە 12 سوارەی مەریوان. پاشان وردە هاتوونەتە ناوچەی چەمچەماڵ و بوونە بە هێزێکی ئازا و هەڵمەتبەری لەشکری بابانەکان. لە ناوچەی چەمچەماڵ بە هەمەوەندە ئازاکان ناوبراون لەسەر ئەو بنەمایی کە دژایەتی دەوڵەت ڕۆم و عەجەمەکانیان کردووە و بەڕوویاندا شۆڕشە و ڕاپەڕینیان بەرپا کردووە. کاتێک کە لە ناوچەی چەمچەماڵ جێگیر دەبن، چۆخا سلێمان براگەورەی فەقێ قادر کە کوڕی چۆخا ڕەسوڵ چەڵەوین لە ساڵی 1930 لەسەر قەڵای چەمچەماڵ یەکەم خان و بنیاد دەنێ بە ناو چەمچەماڵی کرماشانەوە و لەبەر سۆز و خۆشەویستیان بۆ چەمچەماڵی کرماشان. فەقێ قادری هەمەوەن کاتێک کە چۆخا سلێمان کۆچی دوایی دەکا دەیلاوێنێتەوە لە هۆنراوەیەکیدا و بە ئاوەدانکار و بناغەدا ڕێژەری چەمچەماڵی دائەنا کە لە دێڕێکیدا کە زۆر گرنگە بۆ ئەم بەرنامەیەمان دەڵێت
سەرداری زۆر مشت سیا ماڵم ڕۆ ئەمارە نومای چەمچە ماڵم ڕۆ. ئەم شێعرە بەواتای ئەوە دێ کە سلێمان چۆ خاڕەسۆڵ چەمچەماڵی ئاوەدان کردوێتەوە وەگەر ئەم هۆڕاوەیە نەبوایە ئاوەدانکاری چەمچەماڵ و نەبوو. ئەوە نەراوەیە لەگەڵ وەکو ئەدەب نرخێکی مێژوویشی هەیە. بڵێ نرخێکی مێژووی هەیە و نەبێ بە چەمچەماڵ بە هۆنراوە ئاوەدانکارەکەی دەستنیشان کراوێەوە تا قانعی شاعیر باسی ئیبراهیم پاشای بابانەکە کە چۆن سلێمانی ئاوەدان کردوێتەوە. هەروەها حاجی قاری کۆیی ئەگەر ئەڵێ ئەگەر شیعرەکانی من و ئەلفازەکانی من نەبوایە کەس نێزانی کۆیە لەی چۆیە و کۆیە چییە. لەبەرەوە ئێمەی خەڵکی چەمچەماڵ ئەوێ سپاسی پەروەردگار بین کە شاعرێکی وەکو فەقێ قاری پێبەخشیوین کە نەیهێشتووە ناوی ئاوەدانکاری چەمچەماڵون بێت لە مێژوو. بەڵێ مامۆستا هەندێک گومان هەیە لە نووسینەکانە لەوە پێش لەسەر شوێنی لەدایک بوونی فەقێ قادری هەمەوەند و کاتی لەدایک بوونی وەکوانی کە نووسراوەتەوە هەندێک هەڵی تایە هیوادارم ئەمە تاقیق لە ڕاستیەکەی بکەین. ڕەشید هەمەوەن لە گوتارێکی لە ڕۆژنامەی ژینا بڵاو کردوێتەوە ئەڵێ فەقێ قاری هەمووان لە شاری سلێمانی لە بازیان لەدایک بووە. ئەڵێ لە بازیان لەدایک بووە. کاکە وڵای عەزیز حەیدەر و ئەنوەر ئاغای کوڕەزای فەقێ قادر ئەوانش هەر ئەڵێن لە بازیان لەدایک بووە. کاک نەجمەدین فەتاح ئەڵێ لە سلێمانی یا لە بازیان لەدایک بووە. بەڵام ڕیچ لە ساڵی 1920 کە گەشتێکی بۆ کوردستان کردو و گەشتۆتە ناوچەی بازیان لە گوندی دەرگەزێن فەقێ قاری بینیوە لە ساڵی 1920دا ئەڵێ تەمەنی مناڵ بووە. لەبەر ئەوە ینی ئەم بۆچوونەی ڕیچ گوتارەکەی ڕەشید هەمەوەن پشتڕاست دەکاتەوە ینی پێ دەچێت کە لە بازیان لەدایک بوو. مامۆستاگیان هەندێک جار نازناوی فەقێ و هەندێک جاریش نازناوی دەروێشی بۆ خۆی هەڵبژاردووە. هۆکاری ئەمە چی بووە؟ فەقێکە فەقێ قادر پیاوێکی دیندار بووە کە دینداریش بۆ زۆربەی هۆنراوەکانی بۆ پەروەردەکردنی ئیسلام و بۆ فێرکردنی ئاینی ئیسلام بووە. لەو سەردەمە شاواو باو بووە ئەوەی کە بەلای ئاینا ڕۆشت بێ و لە حجرە و لە شوێنەکانە زانست و زانیاری بڵاو کردێتەوە فەقێ پێوتراوە. ینی بە فەقێ ناوبراوە پێ دەچێ خۆشی وەکو نازناوێک ئەو لەقەبەی بۆ خۆی داناوێت. بەڵام ڕیچ لە ساڵی 1920 کە ئەڵێ فەقێ قارم بینیوە ینی لە تەمەنی مناڵیشە هەر فەقەی پێوتراوە. ئەمەیان بۆ خوێنەران و بۆ نووسەرانی دیکە بەڵێ بۆیە پرسیارم بەسەرەوە کرد. ئەو 1920 بینی بێتی ئیسەمکو بینیمە لە مێژووی ئەدەبی کوردیا پرۆفیسۆر مارۆف خەزەدار لە 1930 لەدایک بووە. یعنی کەواتە ئەو مێژووە بە هەڵە نووسراوەتەوە. ئەو مێژووە فەقێ قار لە 4 هۆنراوەیە تەمەنی خۆی دیاری کردووە. هۆنراوەی یەکەم ئەڵێ تەمەنم 14 ساڵان بووە. لە 14 ساڵان ئەڵێ هەر خەریکی مەتحی خاڵ بوومە. لە شعری دووەمە ئەڵێ تەمەنم بۆ بە 50 ئەڵێ تەمەنم بۆ بە 50 ئەڵێ هەموو تەمەنم لە کاری دنیاە بە فێڕۆ ڕۆی. لە هۆنراوەی سێمە ئەڵێ تەمەنم گەشتۆتە 60 ساڵ ینی خۆی لە دیوانەکەی ئەڵێ تەمەنم گەشتۆتە 60 ساڵ. مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە دیوانەکەی ئامادە کردووە لەسەر ئەساسی ئەو 60 ساڵە ئەڵێ فەقێ قار لە ساڵی 1930 لەدایک بووە بۆ نمونە. بەڵام مەلا عەبدولکەریمی مدەڕیس هەستی بە هۆنراوەی چوارم نەکردووە. لە هۆنراوەی چوارم ئاڵێوە ئەمرم گەیی بە 70 کەواتە ئەم 80 ساڵە 20 ساڵ تەمەنی فەقێ قار پێشەخە. ئەمە لەگەڵ ڕێەکەی ڕیچە نزیکە بێتەوە لە یەک. ڕیچ لە 1920 بینیوێتی ئەڵێ تەمەنی مناڵ بوون ئەڵێ بە مناڵی 3 مناڵم بینی یەکیان فەقێ قار بوونە. کەواتە فەقێ قار ئەوێ لە ساڵی 1910 بۆ 1950 لەو بینانەیە لەدایک بوو بێت. بەڵێ مامۆستاگیان کاتیەوە هاتووە شعرێکی تر بکەین بە میوان کاک حەمید و کاک یادگار. عزیز نوبهار عزیز نوبهار احیا بنا فیض عزیز نوبهار منقوش بفروش زمین نسطر
ذاتش دصفات نوروز بإزهار نیلی دا صفحەی چەتر ئەخزەری زیوەر کرد زەمین شەمس خاوەری بێ تعلیم و ڕەنج بێ مزد و منەت عەرز و سد بە ئەرز کەریم قودرەت گوڵان نە هەوای هامون وەردەن مەوج زی ڕوح نە زینەت زەمین بەستەن فەوج ناڵەی قومریان نەغمەی عەندەلیب سۆز عاشقان بیڕاز و شەکیب ساقیان سەرمەست بادەی خومارن مەستان نەعوروج وەسڵە دیدارن ڕشتەی فکرشان چون تەلگرافن ڕای یەک لەحزەشان نەقاف تا قافن نیازم ئیدەن بەی خومارەوە بەی ئاهەنگ بەزم نەوبەهارەوە یحیاکەی نەورۆز زەمیر وەی تارە ئازاد بام جەقەیت کرمی ئەممارە فەقێ حەسرەتمەند بێ قووەت ڕوح ڕای حەقیق وەنەش چوونمە بۆ مەفتوح دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک یادگارکرد مامۆستاگیان فەقێ قادر هەمەوەند لە درێژایی ژیانیا زۆر پلە و پایی حکوومەتی عوسمانی وەرگرتووە بە تایبەتی لە ناوچەی چەمچەماڵ و بازیان هۆکاری ئەمە چی بووە چۆن و بۆچی ئەم پلە و پایانەی وەرگرتووە فەقێ قاهر نەک لە ڕووی ئیداریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەرۆکهۆزی هەمەوەن بووە جۆخا ڕەسوڵی باوکی هەر سەرۆکایەتی هەمەوەندەکانی کردووە و هەموو کاتێکیش لە دژی دەوڵەتی عوسمانی ڕاپەڕینیان بەرپا کردووە و 19 جار بە خاو خێزانەوە ئاوارەی ئێران بوونە لەبەرەوە فەقێ قادر بڵێ پیاوێکی ڕۆشنبیر بووە جێگای سەرنجی دۆست و دوژمن بووە و لە کاتی دەوڵەتی عوسمانیە پلەی قایمقامێتی قەزای چەمچەماڵیان پێبەخشیوە فەقێ قادر لە ڕووی ئیداریەوە کادیرێکی شارەزا و کارامە بووە بۆیە ئەو پۆستیان پێسپاردووە مامۆستاجیان ئێمە بینە سەر شعرەکانی فەقێ قادری هەمەوەند بەڕاستی چونکە شعرەکانی زۆرن و چەندین کتێبیشی هەیە یعنی ئەوانەی کتێبە درێژەکانی وەکو بیت کە باسەکرێ وەکو میعراجنامە ئەمە فەزیلەتی بەنی ئادەم عەقیدەی ئیسلام ئەمە کتابی مەقالاتی ئەزغەری و قەولی جەبریان و گەلێک کتێبی تر کە ئەمانە زۆربەی کتێبەکان ئاینین ئەگەر ینی هەمووی ئاینیە تقریبان ئەو کتێبانە زیاتریش لەوە ئەچێ بۆ ڕۆشنگەرکردنی خەڵک بێ بە مەسەلەی ئاین حەز ئەەکەم باسی ئەو شعرانەی بکەین ئەم کە شعری دوور و درێژن لە شێوەی بەیتان نووسراون بەڵێ فەقێ قادر مەبەستە شعریەکانی زۆر بوونە مەسەلەن هەندێکیان هۆنراوەی وەسف بوونە وەسفی بەهار و نەورۆز وەمانە ئەو هۆنراوەی کە جەنا بخوێنتەوە دەربارەی نەورۆز ئەمە لەناو هۆنراوەکە خۆی باز لەوەکە کە لەو کاتەیە بند بووە لە بەندیخانە بووە ئاواتی بۆ خواستووە کە ئازاد بێ و لەگەڵ هاوڵەکانی ئاگری نەورۆز بکاتەوە کەواتە ئەم شێرە بەهایەکی مێژووی گرنگی هەیە چونکە پێش پیرەمێردی نەمرەکەوێت ئەم هۆنراوەیە پێش پیرەمێردی نەمرەکەوێت کە فەقێ قادر یادی نەورۆز و ئەو یادەی بەرز و پیرۆز ڕاگرتووە زۆر هۆنراوەکانی دیکەشی مەسەن هۆنراوەی لاوانەوەی هەیە هۆنراوەی کە سلێمان چۆخا ڕەسوڵ برا گەورەی لاواندوێتەوە بە ئاودانکاری چەمچەماڵی داناوە میعراجنامەی هەیە درودنامەی هەیە ئەمانە بۆ فێرکردنی ئاینە هەروەها هۆنراوەی داشوەرینی هەیە داشوەرین یعنی باسی گەندەڵیەکانی دەوڵەتی عوسمانی کردووە هەر لە قازی و هەر لە سوپاسالار و هەر لە
هەمویانی شۆردۆتەوە هەمویانی شۆڕی بوێریەتی بەڵێ بەڵێ هەر ئەو هۆکارەش بووە کە فەقیقار ئەسیر کرا و بەرەو بەندیخانە ڕەوانە کراوە و لە کۆتاییشان نەفی کراوە بۆ تەرابلسی ڕۆژاوە جگەی لە مۆڕاوانەی کە جەنابە باسی کرد لەو دیوانانە فەقیقار نووسینێکی گرنگی دیکەی هەیە دیوانێکی گرنگی دیکەی هەیە بە ناوی سەما و زەمینەوە ئەوە کاتی خۆی لە ئێران نووسەرێک چاپی کردوتەوە زۆر گەڕام بووی دەسم نەکەوت بەس برادێک هەواڵێکی خۆشی پێدام لای ئەو برادرە ئەو سەما و زەمینە پارێزراوە و باسی شەڕی نێوان ئاسمان و زەویەکە کە هەریەکان شانازی بە شتەکانی خۆیانەوە ئەکەن و بەڵێ خۆی بێژگە لەو بیتە دوور و درێژانە شعری تری لیریکی کورتی هەیە بەڵام ئەو شعرانەی هەرچەندە لەوانەشە شعری ئاینی هەیە بەڵام ئەو شعرانە زیاتر هەستەکەی بەرەو وەصفی سروشتە ئینتیمایە بۆ خاک هەندێکی غەزەلە هەندێکشی نیشتیمان پەروەریە بڵێ چۆن ئەوەی نیشتیمان پەروەریەکە لە باسی پەندی حەکیمانەکە بەڵێ پەندی حەکیمان بە زمانی فارسی نووسراوە من حکەما بڵێوان پەند الحکەما ئەڵێ من هەستام کردم بە زمانی کوردی بۆ لەبەر ئەوەی هەموو کەسێک بە زمان و بە خاک و بە نیشتیمانی خۆی ئاشنایە و خۆشەوێت بۆیە ئەوم لە پارسی وەرجێڕا سەر زمانی کوردی مەبەستم ئەو فەقی قادر لە هەموو شعرەکانیە بە هەموو شعر ئاینیەکانیەوە یعنی هەستێکی نەتەوەیی زۆر قوڵ و ئینتیمایەکی زۆر بۆ خاک و سروشتە بینین لە شعرەکانی فەقی قادری هەمەوەندا بەڵێ فەقی قادر وتمان شاعرێکی شۆڕژێر بووە یعنی هەستە نیشتیمانیەکەی هەستە نەتەوەیەکەی زاڵ بووە بەسەر هەموو هەستەکانی تریە کە لە هۆنراوەکانیان دەرەکەوێت لەبەر ئەوە لەگەڵ ئەوەیە کە پۆستی ئیداری هەبووە زۆر جاریش وەکو شۆڕژێرێک لە دژی ڕۆم و عەجەمەکان جەنگا و ئاوارەی ئێران بووە مامۆستاجانینەوە سەر بەرنامەکەمان گەرخەندەکان شعرێکی تری فەقی قادرمان بۆ بکەنێتەوە لەگەڵ کاکە یادگار شەهسوار بڕۆ شەهسوار بڕۆ شەهباز شەجدانک شەهسوار بڕۆ فەریدون تەڵعەت سەهمدار بڕۆ ئەسکەندەر ئەساس هاتەموار بڕۆ کەی خەسرە و دەماغ سیاوەحشم بڕۆ فەرامۆرسی لەیل جیهان بەخشم بڕۆ سەرتیب سەرهەنگسان سوپام بڕۆ نادیرەی ئەیام عەلەم وەپام بڕۆ سەردار زۆرە مشت سیاماڵم بڕۆ عەمارەت نومای چەمچەماڵم بڕۆ شێری بێ ئارام سەربیساتم بڕۆ کۆی زات هونەر پڕسیفاتم بڕۆ دەم خۆش هەندەکان دەست خۆش کاکەت مامۆستاجان ئێمە باسی ئەومان کرد کە چەندین کەس توێژینەوەی کردو لەبارەی شعرەکان و ژیانی فەقی قادری هەمەوەندەوە بەڵام ئەوەی کە سەیر بوو بەلامە من کتێبێکم بینی لە دەربارەی فەقی قادر لە بەڵگەنامە قاجاریەکاندا ئەم کتێبە بەڕاستی ئەیبینیت کە فەقی قادری هەمەوەند ژیانێکی زۆر سەخت و سەیری بردوۆتە سەر یعنی هەمیشە دەربەدەر بۆ یا زیندانی بۆ یا هینە من حەز ئەەکەم بەڕاستی بزانی ئەم کتێبە بە کورتی باسی چی ئەکات ئەم کتێبی کە دەربارەی فەقی قادر نووسراوە لە بەڵگەنامەکانی قاجاریەکانە فەقی قادر وەکو وتمان پۆستی ئیداری هەبووە و پیاوێکی شۆڕژێرش بووە
سەرۆکی عەشرەتیش بووە. ئەمە وای لە فەقیقار کردووە کە یعنی دۆست و دوژمن دانووسانیان لەگەڵ کردووە. مەسەن چەند جار عوسمانیەکان دانووسانیان لەگەڵ فەقیقار کردووە وەکو دەوڵەت مەدارێک پێشوازیان لێ کردووە لەو بەڵگە نامانەیە دەرەکەوێت. یعنی وەکو کە فەقیقار و چۆخار ڕەسووڵی باوکیان وتم فەرمانڕەوایی ناوچەی چەمچەماڵی کردووە. سلێمان چۆخار ڕەسووڵ برا گەورەی بە هەمان شێوە. فەقی قادریش کە لە دوایی دیارە ئەوەش هەیە کە ئەمان بەردەوامیش لە شەڕ و جەنگا بوون. بەردەوام من پێشتر باسم کرد 19 جار ئاوارەی ئێران بوونە کە دژی دەوڵەتی عوسمانی جەنگاوە 19 جار بەخا و خێزانەوە تا نەفیەکەی بەسەرا هاتووە. لەبەرەوە فەقی قادر لەسەر قەڵای چەمچەماڵەوە کە فەرمانڕانی ناوچەکەی کردووە لەگەڵ چۆخار سلێمان برا گەورەیە قەڵای چەمچەماڵ بە ئیمارەتەکەی فەقیقار ناوراوە. دوای ئەوە هەمۆنەکان ئاوارەی عێراق بوونەوە و دووبارە دەوڵەتی عوسمانی پلانی نەفیکردنی هەمۆنەکانی داڕشت و هەمۆنەکانیان نەفی تەرابلوسی ڕۆژئاوا کرد. هۆکاری نەفیکردنەکەش ئەوە بووە تەنها کە بە زمانی کوردی قسەیان کردووە دیفاعیان لە گەلی کورد و خاچی کوردستان کردووە. پیرەمێرد لە شعرێکە باسی نەفیکردنی فەقیقار و هەمۆنەکان ئەگاڵێت تەنها لەبەرەوەی بە زمانی کوردی قسەیان کردووە. ئەڵێ هەر کەسێکیش لەو دەمەیە بە زمانی کوردی قسەی کردوێ بە لووسی ڕێگای تەرابلوسی گرتوۆتە بەر. یعنی هەر بە پاڵ بردوانەوە تەرابلوس. بەڵێ مامۆستاگیان فەقی قادری هەماوەند لەکوێ کۆچی دوایی کردووە؟ بەڵێ پێشتر باسی ئەومان کرد دەوڵەتی عوسمانی هەمۆندەکانی لە ساڵی 1970 نەفی کردووە بۆ تەرابلوسی ڕۆژاوە. فەقی قادری هەمەوەن کە لە تیرەی بەگزادەی هەمەوەن بووە زۆربەی بەگزادەکان بەر تەرابلوسی ڕۆژاوا کەوتن. فەقی قار لەگەڵ کەریمبەجی فەتاحبەجی هەمەوەن و حەیدەر ئاغا و حەسەن بەگ و حوسێن بەگ بەر تەرابلوسی ڕۆژاوا کەوتن. هەمەوەندەکان لە ساڵی 1996 گەڕاونەتەوە. یعنی 1970 نەفی کراون 1996 کە گەڕاونەتەوە فەقیقاریان لەگەڵ نەبووە. ڕەشید هەمەوەن لە وتارەکەی ڕۆژنامەی ژینە ئەڵێ فەقی قادر لە دەرنە کۆچی دوایی کردووە لە تەرابلوسی ڕۆژاوەواتە لە وڵاتی لیبیا. کاتێک کە بە پێ هاتوونەتەوە دکتۆر حامید مەحمود ئەیسا لە نامەی دکتۆراگایە باسەکە ئەڵێ حەسەن بەک ئەڵێ شەڕێکیان کردووە لە تەرهونە لە دژی ژاندرمەکانی عوسمانی. ئەڵێ حەسەن بەک شەهید بووە و کەریمی فەتاحبەجیش برینار بووە. دوایی کە ئەمانە بڵێ تەسلیم بوونەتەوە و فیشێکیان پێنەما و بردوانە بۆ ناو دادگای تەرابلوسی دادگای جەزایی تەرابلوس و دادگای کراون. کەریمبەجی فەتاحبەجی هەموون لەوێ وتوێتی من کەریمبەجی فەتاحبەجی کوردم نەیوتووە من کەریمبەجی فەتاحبەجی هەمەوەنم. ئەمەش یعنی بەهایەکی مێژوویی هەیە ئەم وتەیە ئەمە ناساندنی کووردە بە دنیا. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانی لە سەر شاعیر بە ئێمەت بەخشی دووبارە بەخێرهاتن دەکەین. زۆر سپاستانەکەم سپاس بۆ ئەم بەرنامە جوانە هیوادارم بەردەوام بن. زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاسی کاکیاتکاری شەکەین دەست و پەنجە و خۆش بێ. زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەم. ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی شاعر کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دوێنی تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن. میرزام قەڵای خاو میرزام قەڵای خاو ئارۆشیم وەسەیر بورجە قەڵای خاو دڵزەدەی هیجران دەروون پەرز و خاو کردم خەیاڵان دنیای ناتەواو پەرسام بیجە سەنگ بورجە زەمانە بێزەوق و زینەت مەندەی وێرانە تۆ و عیشقە حەق گردونە پەرزاد کێ ڕێژا ڕەنگت کێ نیا بنیات کوانێ بەگلەران ساحب سوپاوسان کێ ئوستاد هاورد تۆی بنچینە نان کام وەستای نادر لەسەر وەختت بی چەند خان و بەگلەر لەسەر تەختت بی
کوا ڕەفیق ڕاست دیدە قەترانان، کوا سان مەجلیسە پیر و جوانان، کوا خان و شاهان کەوڵە سمووری، کوا قاوە و قلیان چینی و فەغفوری، کوا دار کوا دیوان فەرموودەی خانان، کوانێ بزرگان کۆ حوکمڕانان. Thank you.